بەشنەکردنی نەوتی سپی هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی هاوڵاتیان پەنا بۆ ئامێرە گەرمکەرەوەکان برن کە بە کارەبا کار دەکەن. بە بڕوای شارەزایان لەلایەکەوە خراپی کوالیتیەوە ئامێرانە و ناوشیاری هاوڵاتیان لە بەکارهێنانی ئامێرەکان و جیاوازی کارەبای حکوم و نیشتیمانی هۆکاری سەرەکین بۆ دروستبوونی شۆرتی کارەبا و دەرەنجام سووتانی ماڵ و گیان لە دەستدانی ئەندامانی خێزانەکە. هەمومان ئەزانین کە نەبوونی سوتەمەنی بۆ هاوڵاتیان و دابینەکردنی سوتەمەنی بۆ هاوڵاتیان بۆتە هۆکارێک ئەوەی کە هاوڵاتیان پەنا بۆ هیتەر بەرن. هیتەریش بۆ خۆتان دەزانن چەند ماڵ لە کەناڕاگانەکان بینیوتانە بیستوتانە کە زۆر ماڵ هەبووە گڕی گرتەوە بەهۆی شۆرتی کارەبا و یاخود هیتەرەوە. بە هیچ شێوەیەک ناکرێت بڵێ ئەمە دەبێت چەند کاتژمێر هەیە ئەوەندە لەوانەیە لە ماوەی 5 دقەیە گڕ بگرێت لەوانەیە لە ماوەی 2 ساعتا گڕ بگرێت. ئەم وایرە دەکەوێتەوە سەر جۆری وایرەکە کە چەندێک تەحاملی ئەو چوارشوڵە یاخود ئەو دوو تووڵە ئەکات. دەبێت ئاگاداری ئەوە بی زوو فەحسێکی ئەم وایرە بکەی بچیتە سەر پلاکە کە دەستێکی لێ بدەی بزانی ئایا وایرەکە گەرم نەبووە یاخود دەبێت بزانی کە ئەم وایرەی کە لە ناوێ زۆر بەوە نییە کە ئێستا ئەم پلاکەی ئەمەی کە بەدەستی منەوە وایرەکە لە ناوە زۆر باریکە ئەبڵین ئەسلیەکەی خۆی ئەمەنیە کە ئێستا گۆڕیمانە کێبڵەکەی کە هاوڵاتیان لە بازاڕ دەیکردنەوە ئێمە کێبڵەکەی زۆر ئەسوورە بەڵام خۆی لە ڕاستی ئەوانی لە ناوە تاڵێکی باری زۆر باری